لێرە گروپێکمان ئێستا کۆی باخچەی شۆرجە با بڵێن ئەم پرۆژەیەمان هەبوو بۆی بتوانین بێتە نمونەیەکی جوان خەڵکی لە جاتیەوەی بەشتی زۆر لا بەلاوە خۆی مەژغوڵکە بتوانێت لەم ڕێگەیەوە کتێب بخوێنێتەوە بتوانێت ئاسی ڕۆشنبیری خۆی گەشتە پێ بدا. تقریبەن پرۆژەکە ئامانجوویەکەی ئەوە بووەوە لەم بتوانن هەر کەسێ دێتە عێراکەنە لە فرسەتێکە ئەو کاتێ هەیەی بە کتێب خوێندنەوە بەسەری بێت. باشە باشە کتێبەکان هەر کەس ئازادە لێرەکە ناتوانێت بیبا بیخوێنێتەوە لێرە بخۆی بێنێتەوە جێگەی خۆی با بڵین شەرت و شرووتێکمان نییە لە ڕاستیە هەر کەس دەتوانێت کتێبەکانیش وەرگێ بیباتەوە بۆ ماڵەوە لێوەکانە بیخوێنێتەوە هەر کاتێ هێنێتەوە بەڵام نەیفەوتێنێوانە وەکو ژمارەکانی معلوم نییە هێشتا هەرمە نییە ئەوەش پڕە هەنێکی تری شەت بەجێ دامانناوە بەڵام بچووکە مەکتەبەکە بەداخەوە چکە ئیمکانێتەکە هەر ئەوە نیە و هیوادارم بتوانین خزمەتێکی هونەر و ڕۆشنبیری لە گەڕەکەکەمان بکەینەوە خزمەتێک بە گەڕەکەکەمان و لاوان و گەنجان بکەین لە باتی ئەوەی زۆربەی کاتەکانیان بە کاری شتی تر بەڕێوەبرن بتوانن ئیسفادێ بکەن لەم ڕێگەیەوە. ئامانجەکە بەسکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵکە و ڕۆشنبیریش جۆرێک لە بەسکردنەوەی ژیان و خۆشی ژیان وانەیە و جۆرێک ئێمە هەدەفیشمانەوەیە کە خەڵک لەم ڕێگەوەی یەکگرتوو بێ و بتوانن لاوەکانمان گەنجەکانمان لەسەر خوێندنەوە ڕابهێنن بۆ ئەوەی مستەقبەلی ئەم وڵاتە مستەقبلێکی باش بێت و جیلێک لە کەسانی ڕۆشنبیر و ئازادی خواستپەروەردە بکە. بەداخەوە نەک لێرە لەم گەڕەکە لە ئاستی عێراق و دنیاشە خوێندنەوە بەرەو دواوە هاتووە کەم بووەتەوەوانە هەیە بەڵام بەپێی ئەوە نییە کە ئێمە تەوەقوعمان لێ هەیە.